بینەران مژارە دوێ یا بەرنامە بەیانیت باش کوردستان مە میێوانداریە دکتۆر نەوزاد چەمەنی ئاریشەناسی زمان و هەروە ئاخفتنێ مەکیرێک و لەوی بەرنامەی لەسەر ئاریشەیەن ئەو کەسێن و نابێزن یاخود ئەو کەسێن و ئاریشەیە ئاخفنێک هەیە ئەمێ لەسەر وێ مژارێ باخوین بەلێ دکتۆر سپێدە باش و خێراتی بۆ بەرنامە بەیانیت باش کوردستان ڕێز و سپاسمان هەست بۆ ئێوە و پرۆگرامەکەتان و بینەرانی بەرنامەکەتان. بەڵێ دکتۆر ئەگەر پێی ئەو پێشکەوتانی کە ئێستا لە بواری تەندروستی هەیە و بەتایبەت لە کوردستان و وڵاتانیش دەرەوەش بە هەمانشیەوە ئەو چارەسانانی کە ئێستا لە بۆ نابیستان ئەکرێت چییە؟ بەتایبەت لە وڵاتە پێشکەوتەکان باس بکەین دواتر گەینە سەر هەرێمی کوردستان. بە پێی ئەوە مناڵەکە ئێمە گوێ کە ئەبیستێ لە سێ بەش دروستە: گوێی دەرۆ، گوێی ناوە و گوێی ناوەڕاست و گوێی ناوە کە نابیستنەکە بەهۆی کام یەک لەم بەشانەوە بێ ئەنواع عیلاج هەیە. یەکێکە لە گرنگترینەکەیان زەرعی قەوقعەیە ئەگەر بیکەین بە کوردی چاندنی گوێی لولە پێچی ناوە کە لە دنیا هەیە و ئەم ئەمەلیاتە لە وڵاتە پێشکەوتنەکانە ئەکرا. ئیسە چەند ساڵێکە لە کوردستانیشە ئەکرێت. ئەمە دوایین چارەسەرە؟ ئەمە یەکێ لە پێشکەوتوترین چارەسەرەکانە و لە دنیایشە زۆر جوابی داوەتەوە و شتێتریشی هەیە یەکی لە گرانترین چارەسەرەکانە کە تۆ بۆ هەر مناڵێک کە شاید ئەمەلیاتی کەیت و ڕاهێنان و پسپۆڕە جیاوازەکان ئیشکەن لە یەک تقریبان بۆ 5 بۆ 6 دەفتەر بۆ هەر مناڵێکشە سەرف بکەی تا مناڵەکەوێتە قسە و بتوانێت چێتە مەکتەبی ئاسایی. ئەمە یەکێ لە چارەسەرەکانە. ئەگەر مناڵەکە لە سەدا مەسەڵەن 50 بیستەیە کە سەماعەیە و ئەنواع سەماعیش بازم دروست کراوە، سەماعی بچوو گەورە بە پێی ئەو کارە و ئەو کەسانیشە کە گوێی دەرۆیان نییە ئیسا دەتوانن گوێی دەرۆی بۆ دروستکەن جوانکاری کرێ لە سەریا کە کوردستانیش پار توانیم ئەمەلیاتە جوانکاری بە شێوازێکی جوان ئەنجام برێ بۆ 15 مناڵ تیمێکی کە هین کوردستان بووە تیمێکیش کە لە وڵاتی سوئید هاتوو بۆ ئێرە. باشە دکتۆر ینی ئەو کەسانەی کە وتت ینی ئەو ئامێرەی بۆ دەبەستن کە 5 بۆ 6 دەفتەر دەچێتن ینی تەنها ئەگەر منداڵ بێت چارەسەر دەبێت یاخود ئەگەر تەمەنی ڕۆیشت بێت لە 18 ساڵ تێپەڕی بێت ئەو چارەسەریە ینی بە کەڵشی دێت. پرۆتۆکۆلێ نێودەوڵەتیان داناوە بۆ ئەم کەسانە کە نابێت تەمەن لە 4 ساڵ زیاتر بێ. طبعا تۆ گەرتە مناڵێک چێتە مەکتەب دەرس خوێنێ چێتە زانکۆ و مناڵی ئاسایی بژی. من ئەڵێم ئەتوانن بۆ گەورەتە دابرین بەس ناتوانانی بێژی بە جوانی فێر قسەکردنە بێت. بەزە تەکیدین لەوە کە ئەگەر دایبنی ئەبیستێ ئەگەر تەقی دەرگایە بێ بانگیکەی ئاوڕێ بێتەوە بتوانێت هۆڕینی سیارە ببیستێ بەس بکووە کە بکەوێتە قسەکردن ناتوانانی ئەو قرارە بێ هەتا تەمەن لە خواردترۆ بێ باشترە. باشترین تەمەن خوار 4 ساڵانە کە ئیسە لە هەندێک وڵاتە دەستیان پێ کردووە لە کوردستانەیەش تاوانە تەجروبە نەکردووە لە مناڵە نۆمانگەی و زەرعی قەوقعەکان ئەوە بێ و مناڵە پێش مەکتەبی شەڵاوک و مناڵێکی ئاسایی ئەتوانێت چێتە ناو مەکتەب هەم ببیسێ و هەم قسەکە. بەڵێ دکتۆر هەر مناڵێک کە نابیست بێتوانێت ئەو چارەسەری بۆ بکرێت یاخود هەموو جۆرەکانی نابیستی چارەسەری بۆ ئەکرێت؟ یەکێ لە نابیستەکانیش ئەوەیە کە شاید گوێ هیچ کێشەیەکی نەبێ بەس لە ناو مێشکەوە ئەو دەمارەکە ئتلاعاتی بیستن ئەبێن بۆ ناو مێشک ئەو دەمارە کێشەی بێ ئەوەی تر هیچ ناتوانین چارەسەرەکەی. بەڵام 4 دانە ئەمەلیات کراوە پار لە تارانە کە ئەم ئەمەلیاتە ناو مێشکە لە جێی دەمارەکە ئیشەکە. ئەم 4 ئەمەلیاتە بە پێی فەحسەکانی سە ناجەح بووە بەس ئەم ئەمەلیاتە هەم قورسترە هەم ئیسپیشیاڵ و تەخەسوس زۆرتریە بێ کە ئیشکەن جراح مێشک و دەماریە بێ ئینتیە بێ کە لەگەڵم کەسانەکە ئیشێکی قورسە 4 دانە تایسە لە وڵاتە پێشکەوتمەدانێک و وڵات ئێران کە 13 ساڵە خەریک زەرعی قەوقعە ئەم ئەمەلیاتێ کردو و الحەمدولillah مەرجێک نییە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەنگەریە بۆ بەپێی مەرجێ. پێش ئەوە مناڵەکە لیژنەیەشە بیبینێ کەم لیژنە کە پێک هاتووە لە دکتۆری مناڵان ئیسپیش پاتۆلۆژیست کێشەناسی زمان و قسەکردن دکتۆری ئینتی و مێشک و دەمار ئیشە ئەم مناڵە ئۆکەی بگرێ لە گشت ئەم دکتۆرانە جا ئەو وەختی کاندیدێکی باشە بۆ ئەمەلیات بۆ زەرعی قەوقع. تۆ گەرەکە فقط ئامێرێکە بای 3 دەفتەرە شە بزانی حتمما نەتیجە وەرەگری لە مناڵە چونکە ئێمە هەمانە مناڵە کێشەی بیستنی نییە بەس قسە ناکە بەس هۆکار